بەردەوام دەڵێن زیادەڕەوی مەکەن لە خواردنەوەی کوحولدا، بەڵام ئایا هەرگیز پیاوتون بڕی معقولی خواردنەوە چەندە؟ یەکێک لە ئاڵۆزترین بابەتە پزیشکیەکان بە ئاسانترین شێوە شی دەکەینەوە. بە پێڕۆشتنی خێرا زۆرترین سوودی هەبوو بۆ خانمان بۆ بەڕێزانی کە تەمەنیان لەسەر و 50 ساڵەوە بووە. دابەزانی کێش بە ماوەیەکی کەم بەڕاستی ئەمە شتێکی تەندروست نییە. دەزانم چاودێرخانەکان یاریدەدەرێکی باشن بۆ کەمی کێش. بەرنامەیەک بە هەموو مانایەک تایبەت. 50 ساڵەمە بەر خەڵک ڕۆنەکەرێ و ڕۆنی زەنکرا و ڕۆنی هیزیە خوارد. نە چاوری سەرجگەر هەبوو، نە جەڵدەی دڵمان بیست بوو، نە ڕەقبوونی دەمارەکان. ئێستاش باشترین ڕۆنزەی دنیا بەکاردێنین کەچی بەردەوام چاوری خوێنمان بەرزە. کەسی لە شاخ پێویستە لە هەفتەیەکە 150 دقیقە وەرزش بکە. خۆگرتنەوە لە خواردن بەتەنیا بەبێ وەرزشکردن زۆر جوالە دەکات کە مەزاجت تێکدا بێت تاقەتەکە ئاسابت تێگەچێت. لە دەرەنجامی شیکاری خوێنم بڕوان و ببینن چۆن ڕێژەی چاوریەکانم هێناوەتە خوارەوە. من هەڵگورجافم و ئەمەش بەرنامەکەی ئێوەیە لەش ساغی. بەرنامەی لەش ساغی شەوی سێشەممە کاتژمێر 9 پێشکەشتان دەکرێت لە NRT2ەوە.